یەکێکی تر لە بابەتەکانمان ئارتفرۆش واتە هونەرێک بە شێوازی فرۆشی بازاڕکردنی هونەر بۆ ئەوی بتوانن ئەو هونەرمەندانی کە کاری هونەریەکەن لە پێشنگەکانە پێشنگای تایبەتیان بۆ بکرێتەوە تا بتوانن بە شێوازێک بفرۆشێت و دواتر قازانجی هەبێ بۆ هونەرمەندە. ئەمە لە سەرانسەری جیهانە پرۆژەی زۆر گەورە لەم بابەتە هەیە و بەردەوامی گەلەریەکان هەن بۆ ئەوەی ئەو پێشنگایانە بە بەردەوامی نمایشەکرێن و هەر کەس حەزی بە دەست و پەنجە و کاری هونەری هەر کەسێک بێت تابلوێکی هەڵەبژێرە یا چەند تابلوێکی لێدەست نیشانەکات و هەم وەک شێوازێکی جوان لە نێو ماڵەکەی بۆ ڕازانەوە هەمیش وەک هەڵگرتنی ئەو تابلوۆیە وەک مێشوویەک لە لای خۆی بیپارێزێت. ئەم پرۆژانە لە جیهاندا زۆرن لە ئێستاشدا لە شاری سلێمانی ئارتفرۆش پرۆژەیەکە کە لە ئێستای کاری لەسەرکرێت و وا لە نوێترین پرۆژەشیانە نوێترین هونەرمەند دڵشاد کوێستانی لە ڕێگای پێشنگای بۆنی خاکەوە کە لە ڕابردووە لە شاری هەولێر و سلێمانی ئەم پێشنگایی کردەوە کە پێگاتەوە لە چەند تابلۆیەکی جوان و ناوازەوە هەر لە پرۆگرامی کورسات مەگەزین سوباس لەسەر ئەو پێشنگایی ئەو هونەرمەندەکرا. لە ئێستاە تابلۆکانی هونەرمەند دڵشاد کوێستانی لێ نمایشەکرێت و لە زاری خۆی و ئاماژەی بۆ کردووە دانانی ئەو نرخانی لەسەر تابلۆکانی بۆ ئەوەیە کە بتوانێت لە دوای فرۆشتنی تابلۆکان ئەو بڕەپارەی کویەکاتەوە لە پرۆژێکی خێرخوازیە بەکاری هێنێت. ڕۆژی 15 ئایار پرۆژەی ئارتفرۆشی دامەزراوی ڤیم پێشەنگای شێوەکاری بۆنی خاکی هونەرمەند دڵشاد کوێستانی کردەوە ماوەی مانگەیەک بەردەوامە بێت. ئارتفرۆش پلاتفۆرمێکی هونەری کوردی و پرۆژێکی قازان جویستی دامەزراوی ڤیمە تایبەتە بە برەودان بە بازاڕکردنی کاری شێوەکارانی کورد لە ناوخۆ و دەرەوەی کوردستان. لاگەڵ هونەرمەند دڵشاد کوێستانی قساکەم لەسەر ئەم پرۆژێ بەڕێزیان لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵمایە. سڵاو لەبێ ئەم کاتت باش. سڵاو بەڕێز هیوادارم باش بن. دەنگم باشە چونکە تەلەفۆنێکی زۆر بچکۆلم بەدەستەوەی بەڕاستی. دەنگە زۆر باشە، سپاس بە بەشداریکردنت. قسێ بکەم لەسەرەوەی هەبوونی ئەم پرۆژانە لە کوردستان تا چەند گرەگە بە هونەرمەندانی شێوەکار. بەڵێ پێش ئەوەی باسی ئەوە بکەم بەڕاستی ئەمە باسی پلاتفۆرمەکەی ئارتفرۆش بکەم چونکە وەڵامەکە هەر لەوێەوە بۆ من یەتەوانێ پرۆژەی ئارتفرۆش ویستوێتی ئەو سەقفە تەسک و داخراوە ئەو پەنجەرە داخراوەنەی کەوا لەسەر هونەری شێوەکاری و هونەر بەگشتی تقریباً بکاتەوانێ لەسەر ڕێبازێکی فراوانی هونەری زۆر پرۆفێشناڵ چونکە لەو باوەڕێیان ئەوان کە ئەبێ هونەرمەندی کورد لەسەر ئەرک و ڕەنگی هونەری و معرفی خۆی بژی بۆیە وایان بە باشزانی بێجگەلەوەی کاتێک کە ئەو ئیشە جێبەجێەکرێت ئەوە ئەشگەڕێتەوە بۆ ئەوەی کە ماڵی کورد فێرەکەن کەسی کورد و کەساعتی کورد فێرەکەن کەوا تابلۆی ئۆریجینالی هونەرمەندی کورد لە ماڵەکی خۆیان ببینێت و شانازی پێوە بکات. کاتێکیش کام ئیشانەکرێت ئەتوانرێت ڕۆژ لە ڕۆژان مەزایدە بکرێت ئەو تابلۆیانە بخرێنە مەزایدە و نرخیان بەرز بێتوانێت لە وڵاتانە بۆ شێوەی کەوایزانم سیستەمەکە هەروە ڕۆیشتووە کاتێک کە تابلۆ هەڵەبژێرن چەند تابلۆیەک مەزایدەیەکەکەن ئەو تابلۆیانە نرخیان بەرز دەبێتەوە. یەکێک لە هونەرمەندانە نرخێکی زۆر بەرزی دەست دەکەوێت ئەوانەتر کەمتر ئیتر بەم شێوەیە بە شێوەی بەو جۆرەی ناسراوی و بەو جۆرەی ئەدەوات و
تەکنیکەی کەوا بەکاری هێماوە من پێما بە پلتفۆرم ئێستا لە پلتفۆرمی ئەلفرۆش لە شۆڕشێکی کولتوری ڕۆشنبیری هوەری زۆر گەورەیە لە قوڵای دڵیەوە سپاسیارەکەم کە منیان داوت کردووە بەڕاستی بۆ ئەوەی من بەشێ بم لەو پرۆژەیان کامە کارێکی باشە دوای ئەوە زانیشیان کە پرۆژەکەی من بۆ کارێکی خەرخوازی وەکو جەناب باس کرد ئەم کارە بۆ ئەوەی کاتی کە تابلۆکانە فرۆشتن بەشێکی زۆر لەو پارەیە دابنرێ بۆ ئەوەی کارگەیەکی کۆلەی خەیاتی دابنین بەرەدرون ئەو کارگەیە بەم شێوەی ئیشەکان حەزەکەم پرانسیپەکانی باسکەم ئەم کارگەیە چەند ژنێکی کەم دەرامەت یاخود خێزانی شەهید یاخود کەسێک کە نتوانێت مەسەلەن بژێوێکی باش پیا بکات لەوەیە فێرەکرێت من خۆم مدەریبیان بۆ ئەگرم کە فێر کرا بێ مدەریبەکەش بەڕاستی بنیڤۆل بێت و پارەی نەوێت تاکو فترەیەک کاتێک کە ئەمانە فێر کران بێگومان شوێنی ئەو کارگەیە هەوڵەدەن بینایەکمان دەستکرد کە کرێمان لێ وەرنەکرێت بۆ ئەوەی بتوانین لەسەر قاچی خۆمان بوەستین و لە ئەوڵەوە دەست نەکەین بە مەسرفکردن ئێمە قوماشێنین لە وڵاتی چینەوە یاخود لە وڵاتانەکەەوە هەرزانترە لە هیندستانەوە لەسەر تەسمیمێکی ئەوروپی ئەو شتانە ئەدروین هەوڵین بوتیکێ پیاکەین لە ناو شارە وهروە پەیوەندی بکەین لە ڕێی نمایندەکانمانەوە بە بوتیکەکانی کەوا جلوبەرگی ژنان یاخود مناڵ ئەفرۆشن چونکە لای من مناڵ زۆر گرنگە لە پرۆژەیە ئەو پرۆژەیە ئەو فترەی کەوا کاتکردنەوەی قوتابخانە بێت جلوبەرگی مناڵ ئەدروین بە شوێکی هەرزانتر ئەیفرۆشین و هەروە ئەوە بێ بە سندوقێکی تەئمین و هەروە تامینی ژیان بۆ ئەو مناڵانەی کەوا لە خێزانەکەن کەوا ئیشەکەن لە گەڵ منە بۆ ئەوەی تاکو ئەگەنە پۆلی شەش ئێمە بەڕاستی بژێ و هاتوچۆ و ئەو شتانیان بۆ دابینکەن یاڕۆ لە ڕووی تەندروستی و بتوانین پارە پیاکەن و بیانێنێ کە ئەمە ناکەوێتە تەنیا سەرشانی من پێما دەبێت دەوڵەمەند و خاوەن سەرمایەکانی ئێرەش جوان لە من بێت تاکو بێن بەهاناکەمەوە بتوانین بە هەمومان کارێکی باش بکەین چونکە پازاران کیلۆمەتر ڕێگا بەهاناوێت دەست پێکات زۆر بڕوان بۆ مەسەلە چینی هەیە منیش ئێستامەیە هیکۆمەنگاو دەست پێکەم ئیتر نازانم تا چەند مۆفەقە بم ئەوە نەگەڕێتەوە بەڕاستی بۆ ئەوەی کڕیارەکان چۆن لەگەڵ منە هەڵسکۆتەکە زۆر باشە ئاستی ئێستای کاردانەوەی کڕیاران لە سەر تابلۆکانی تۆ لە چه ئاستێکایە هەیە یان نییە چونکە وەک خۆت ئاماژت پێکرد تا ئێستا و کللتورە لە لای ئێمە زۆر کەمە یان ئەتوانین بڵین هەر نییە بەڕێز ئەو کللتورە هەر نییە بەڵام تۆزە دروستکاییەک پیا بووە بەڵام وا بزانم ئارت فرۆش خۆی کۆمەڵێک کۆلێکسیۆنەری هەیە ئەتوانن بێن وهروە خەڵکێک ئەناسن کەوا بتوانن هانی ئەوە بنکەوا تابلۆی هونەرمەندان بکڕن نەکاری من بەتابەتی ئەوەی من ئەگەر بکڕێت شتێکی زۆر چاکترە چونکە بەڕاستی بۆ پرۆژەیە بۆ ئەوەی ئیشی باشتری پێ بکەین لە ڕاستی ئەوە نەبووە بە کولتور جەنابەت خۆتان نەزانن ئێمە شێوەکاری کولتوری ئێمە نەبووە هینیش زۆرە پێز ناکەم من چمە ناو قوڵای ئەو باسەوە کەوا ڕێگر بووە لە پێناوی ئەوەی ڕێگر بووە لەبەر ئەو پێشکەوتنا و بەربەستی دروست کردووە ئەگینا هونەر لە وڵاتانە چەند قەرنێکە هەیە بەڕاستی بەڵام لە ئەوروپا تابلۆ زۆر باشە فرۆشتەیە من ئەفرۆشتەی خەڵکانی تر ئەفرۆشتێ لە کوردستانیشە من کەم تابلۆم فرۆشتۆ کەم و زۆر لەوەتی هاتوچەی کوردستانەکەم وابزانم 15 تابلۆی من نەفرۆشراوە من چەند ساڵە خەریکی پێشانگاکردنەوەم تەنانەت ئەم پرۆژەیەم برد بۆ 5 شار توانیان دوو تابلۆ بکڕن یعنی ئەمە کارەساتێکی زۆر گەورە بوو بەڵام چووکە من کەسێکی قینادم و ناڕوخێم بڕوان بەوەی هەر ئەبێ سەرکوتن بەدەست بێنم بۆیە بەردەوامم بەڕاست دەستەکانە خۆشوە سپاس بۆ بەشداریکردنی بەڕێز هونەرمەند دڵشاد کوێستانی بە هیوای جێبەجێکردنی پرۆژەکە و بتوانرێت تابلۆکانیشی بۆ بفرۆشرێت